ئامانجی سووریا و تورکیا من پێتم وت پێشەچی ئێستاکە لەم کاتەیە لە سنووری تورکیاوە لە ئەفرین بەبانەوە ڕای بچێشێ بۆ ئەلبوو بۆ سنووری عێراق دای بخاتن و لەو بەرەوە بن. دوار ڕۆژ ساڵێ دوو ساڵی کە چی ڕووەدا ئەوە جارێ دیار نییە، بەڵام ئەو ناوچانەیان پێ ناگیرێتن. باش دەلێتی پرسیاری ئەوت لێ دەکەم، یعنی ئەمە جۆرێک نییە لەوەی کە بۆسەیەک بێ بۆ هەسەدە بۆی بە تەواوەتی ڕای بکێشنە ناو بازنەی شەڕەوە و دەست بکاتەوە و دواتر بڵێنەوە بەرامبەر بە وڵات و دەوڵەت و سوپای سووریا دەستی کردوێتەوەوانە. ئەمە هیچ خوێندنەوەیەکە لەگرێ؟ بەڵێ ئەوە شیتایە، ئەوان ئەیانەوێت ڕای بچێشن بۆ ناو شەڕەکە کەوای لێ بکەن دووار ڕۆژ بڵێن حەسەدە خۆی تاوانبارە خۆی پەلەماری داوە، بەڵام خۆی لە حەقیقەتە دیارە، ینی ئەو ناوچەی خۆیەتی و لی دانوستووە و هەرێمێکەوێ فدرالیەکەوێتن و کۆتایی پێدێتن. بەڵام ئەمان کە ئەیانێ وای لێ بکەن لەبەر جیهان پێشانی بدەن کە کورد یانی تیرۆرە لەو ناوچەیە، چونکە تۆ لە بیرت نەچێت ئەحمەدی شەرا پیاوێکە وڵاتان پیژگیری لێەکەن وەکو سعودیە، ئیسرائیل، ئەمریکا، تورکیا هەمویان ڕێککەوتون واقعەکەی وایە سەوە لە بەرچاوە وەکو ئەشزانین ئەمریکا پشتی لێ کردووە، ینی پشتی لە حەسەدە کردووە، هەرچەندێ هێزێکی بچووکی نار پێک هاتووە لە چەند سارە، بەڵام ئەوانە بۆ نەوتەکان هاتوونە نەهاتوونە بۆ پیژگیری کورد نانەخیر.